بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. بایکۆت و ناڕەزایەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و مامۆسایان دیجی سیستەمی موچە و پاشەکەوت و دواکەوتنی موچە بەردەوامە. تاکو ئێستاش حکومەت هەرێم هەنگاوی عەمەلی نەناوە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی. بە میواندارێک لە بەڕێزان کاک عەلی عەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان و کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی دۆخی دارایی هەرێم دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لێبێت. سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک عەلی گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە باز لە مەسەلەی دۆخی دارایی هەرێم بکەین. دوای شەڕی مووسڵ حەز دەکەم ڕای بەڕێزت سەبارەت بە بەشداری هێزی پێشمەرگە لە ئۆپراسیۆن کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بزانین. بەناوی خوای گەورە هەرچەندە ئێمەمانان هیچ شارەزایەکی بواری سەربازیمان نییە، بەڵام ئەوەی کە مطالعە و متابعەکەینی خوێنینەوەی ئەیبینین ئەوەیە کە دوو تەفسیری جیاواز هەیە بۆ ئەمە. یەکەمیان ئەوەیە کە ئەمنیەتی نەمانی داعش لە مووسڵا زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەگەر مووسڵ نەما خەتەریات لەسەر ناوچەکانی ئێمەش کەمە بێتەوە. ئەمە ئەگەری یەکەم. ئەگەری دووەم ئەوەیە کە خوێندنەوەکان ئەوەیە نەخێر ئەگەر داعش لە مووسڵا نەمێنێ ڕەنگە بە کۆی عێراقا پەرد بێ بە هەرێمی کوردستانەوە کە ئەمە مەترسیدارترە. دیوێکی کەشەیە ئایا پێویستەکە ڕۆحی پێشمەرگەکانمان بکەین بە قوربانی، ڕۆحی کوڕەکانمان بکەن بە قوربانی لە شەڕێکی مووسڵا کە دوای شەڕەکە ئێمە ئەگەڕێنەوە بێگومان بۆ شوێنەکانی خۆمان. هەموو ئەمانە تەفسیرن، بەڵام ئەم تەفسیرانە هیچ لە واقعەکە ناگۆڕێ. ئێستا کورد شەڕی مووسڵەکە و ئێستا طبعا ئەمڕۆ من پێم وایە تر لە دوای ئەمڕۆ بەیانی و هەموو ئەو ناوچانەی کە کورد شەڕیتیاکە ڕەنگە بوو سنووری هەرێمی کوردستان نەبێ، سنووری کوردستان نەبێ، ئەچێتەوە چوارچەوەی سنووری عێراق و سنووری ئیداری ئەوەی کە دیارە بەشێکی مووسڵ کووردە، بەڵام ئەچێتەوە ئەو سنوورەی کە عەرەبە. من ینی تەفسیرەکان ئەوەی کە ئاگادارین و ئەی خوێنینەوە ئەوەیە کە کورد داخڵی شەڕی ناو مووسڵ نابێت، داخڵی شەڕی ناو مووسڵ نابێت، سنتەری قەزای مووسڵ. ئەگەر هەیە کە تەنیا گەڕێکی نەبی یونس کە گەڕێکەکە زۆرینەی کوردەوەوانە. بەهەرحاڵ زۆربەی تەفسیرەکان بۆچێ ڕەنگە لە دەڕۆژی ئایندەدا شەڕی پێشمەرگە نەمێنێت. شەڕی مووسڵ ئەگەر بمێنێت شەڕی ناو مووسڵە کە پێشمەرگەیتیانە تەمە ناکەین و لەخوای گەورە داواکارین بەم شەڕانەیەمە کەمترین شەهیدمان هەبێ و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان نەخوازیین ڕۆحێ و شەیدانش زۆر باشتون. بەڵام دوای مووسڵ قۆناغێکی نوێی سەخت لە کوردستانە دەست پێەکە بە دڵنیاییەوە
سەخت لە ڕووی زیادبوونی ناڕزایەکانی خەڵک خراپتربوونی دۆخی دارایی و ئابووری کوردستان چکە زستانێکی سەختمان لە پێشە ئەگەر دوای دەرفەتە بوو شەرحەکەم چۆن و چونکە خەڵکی کوردستان زۆر هەست بە مەسئولیەتەکە من زۆر وتومە بەداخەوە کوردستان تاکە شوێنە کە خەڵکەکەی زیاتر لە بەرپرسەکانی هەست بە مەسئولیەتەکەن هەزار جار لە بەرپرسەکانی زیاتر هەست بە مەسئولیەتەکەن بەوەی کە خەڵکەگەل لە ڕابردووە بۆ ئەم هەموو دزی و گەندەڵی بواری نەوتوانە قسەی نەکردبێت لەبەر شەڕی داعش بووە بەڵام کە شەڕی داعشتاوە بوو خەڵق قبوڵی ناکە مەسئولێ لە سلێمانی لە هەولێر خاوەنی ملیۆنان دۆلار بێکەی تااقەتی بوو بۆ عەتێک و چاکەت و پانتۆڵە بچێ بۆ فەڕەنسا و مناڵەکانیان لە باشترین شوێن حەفلە بکەن و چیان بێ لە دەرەوە و لە زانکۆکان بخوێن و ئەویشتان نەبێ بیخوا لە کاتێکە ئەمە بە دزی و گەندەڵی و بەپارەی ئەو کراوە خەڵک ئەمە قبوڵ ناکە تا ئێستا خەڵکە قسەی نەکردووە و حزبە سیاسەکانیش قسەیان نەکردووە بە تایبەتی ئێمە کۆمەڵ یەکگرت ڕەنگە حزبی تریش کە قسەیان نەکرد بێت وتویانە ناکرێت لەبەر شەڕی داعشەن دێشت بێنرێ بەڵامی تر من پێم وایە دوای شەڕی داعشەم بابەتانە هیچی قبول کراو نییە و تەنانەت ئەمە بۆ پرۆسە سیاسیەکە دروستە بۆ پرۆسە اقتصادیەکە دروستە بۆ پەرلەمان دروستە بۆ نەبوونی دامەزراوە باش سپاس دەکەم دواتەکەرم بۆ لای بەڕست کاسپرە جەنابش بەخێر بێ ڕای بەڕستان سەبارەت بە مەسەلەی مووسڵ و پێش دوایەوەی کاگالی باسی کرد یعنی دوای ئەم قۆناغێکە کە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی داراییەوە دەبێت بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سەرخۆشی بۆ خانەوادەی سەرجەم ئەو پێشمەرگانەی کە شەهید بوون و بە تایبەتتر لەم چەند ڕۆژەی دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵە گیانیان بەخشیوە و تەمەنای چاکبوونەوەش بۆ بریندارەکانەکەم چکە بەداخەوە لەو کاتەشی کە خوێنی خەڵکی فەقیر و هەژار دەڕژێ هەرەو کاتەیە کە کۆمەڵە فسفس پاڵەوان دێن و لەبەر شاشەکانە عەرزی خۆیان دەکەن کە ئەنەما شەڕی ڕزگارکردنی ئەو ناوچانە ئەوان کردویان نێو پاڵەوانە نیان کردوێ سەر شاشەکان دەیانبین بەداخەوە نەخێر ئەوانە کردویانە کە شەهید و بریندار بوون و ئەوانە کردویانە کە دینار لە گیرفانیانە نییە ئەوانە کۆمەڵە بازرگانی نەوت و سیاسین بە ناوی سیاسەتەوە لە ژێرەوە خەریکی دزین و تاڵانکردنی داهاتیە وڵاتەن ئەو کاتەی پێشمەرگە خوێنی ئەبەخشێ و ناوچەیەک بە گیانی خۆی ڕزگارەکان دێک فسفس پاڵەوان دێن گونێ خۆڵدانێن و کۆنگرا بەسن کە ئەنەما ئەوانن ڕزگارکەری ئەو ناوچانە نەخێر ئەوانن کە پێشمەرگە دەیان پارێزێ و خیانەت لەو خاکاکەن داهاتەکەیە دزن ئەنی بەچی خیانەتەکە لە دزینی داهاتەوانە بەڵێ خیانەتەوەیە کە پێشمەرگە لە خراپترین گوزەرانایە ئەویش نەوتێک کە پێشمەرگە ڕزگاری کردو دەیدزیە و داهاتەکەی دەبات ئێستا ئەوانەمان بینی لەو ڕۆژاندا کۆنگرەی ڕۆژنامەنووسیان کرد و خۆیان بە پاڵەوان ماشکی لە ناو خۆشخەرکی دزینی داهاتن بە ئەوانن کە ئەم وڵاتیان تاڵان کردووە تۆمەتبارن بە دزینی ملیارەها دۆلار ئەوانن کە ئازادیان لە بین بردووە و سەر بڕیوە و قۆرەخ کردووە و ڕۆژنامەنووسیان تیرۆر کردووە و ڕێژ نادەن تۆ و کەناڵێکی تریش بچێ و بە کەیفی خۆیانەکەن بۆی هەر خۆیان قارەمان و پاڵەوان بن ئەوەشی کە لەوێت تەرمەکەیەکەوێ بە بێنازی ئەیدەنەوە بە باوکو و خۆی لە خانووی بەرد و لە ژیانی کرێچێتی و لە بێدەرەتانیایە ئەوانن دەبێت دادگایی بکرێن لەم سەرخاکە نەک بکرێنە قارەمانی سەر شاشە ڕۆڵەی ئەو میلەتە و خەڵکی هەژار شەڕی کردووە بۆیە شەهیدیش بووە و زیاتر لە 1500 شەهیدمان هەیە کەمترینی ئەوانن بەرپرسانە نییە ئەزانین کێ کوڕی بەرپرس بووە وای زانین بەرپرسەکان چێن ئەوەی ڕازگۆ بووە و قارەمان بووە و شەڕی کردووە شەهید بووە یا بریندار بووە بەڵام ئەوانە کۆمەڵە سیاسی تاڵانکەری ئەم وڵاتن لە دوای شەڕی مووسڵ کە ومێ دەکەم کورد بە خەسارەیەکی کەم تایە دەرچێ هەندێک مەترسی هەیە پێش ئەوەی کە بینە سەردۆخە دارایەکان دێمەترسی هەیە ئەو ناوچە کوردستانیانە بڕیاری پەرلەمانی کوردستانە کە دەبێت چۆڵ نەکرێ و ئەوە لەکەی و پەرلەمانی کوردستان بڕیارەیە لە دوای ئەوەی کە داعش مووسڵی داگیر کرد پەلاماری هەندێک ناوچەیدا سوپای عێراقی لە کۆمەڵێک ناوچەی کوردستانی ئەرکی باراستنی لەدەستدا پەرلەمانی کوردستان بڕیاریدا و کاک مەسعود ئەو کاتەی کە شەرعیەتی سەرۆکی هەرێمی هەبوو لە ناو پەرلەمان حزوری هەبوو بڕیاری پەرلەمانە هەمویان باشە زانن
کە پێشمەرگە و ناوچانە نابێت چۆڵ بکە. ئەمە یەک. بەڵام ئێستا دەزانین بەشێک لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ ڕزگارکردنی مووسڵ قبولکردنی ئەوەیە کە ئەو ناوچانە بێنەوە دواوە بگەڕێنەوە بۆ پێش هاتنی داعش کە ئەمە ئەگەر ڕووبدا ئەمە بەڵێ یەکێکە لە ترسەکانی ئەمە یەکێکە لە ترسەکانی ڕێکەوتنەکە کە ئەگەر ئەمە ڕوو بدا یعنی 1500 شەهید و 8,000 بریندار و ئەو هەموو ماڵوێرانیە هەمووی بە هەدەرە ڕوە ومێ دەکەم ئەمە ڕوو نەدا لە بەرامبەر هیچ ڕێکەوتنێکە ئەگەر نا حەشدی شعبی دێت لە خورماتوە ئەڕوا ئەچێ بۆ باشیک ئەمە ئەو ڕێکەوتنەیە کە گومانی لێ دەکرێت لە بەرامبەر چۆڵکردنی ناوچە کوردستانیەکانە بێ. خاڵێکی تر ئەوەیە کە حکوومەتی عێراقی نەوتی کەرکووک کە ئێستا پارتی دیموکرات دەستی بەسەریا گرتووە دەیگرێتەوە و ئێستا نەوتێکی زۆری هەرێم بە ناوی هەرێمەوە ئەفرۆشرێ و پارەکەی نیوەی دیار نییە ئەوەی کەرکووکە. بۆیە ئەگەر هاڤانە و بای حەسەن و ئەو شوێنانە بگیرێتەوە خۆرمەڵەش بگیرێتەوە ئەوەمان دەستیان لە بنی هەمانەکەەوە دەرەچێ ڕبعموچەشیان پێ نادرێ. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم وڵای بەرز کەگالی بەت شێوەیەک شەڕی مووسڵ لە ڕووی داراییەوە کاریگەر لێ سەرهەرێمی کوردستان دەبێت بە ئاراسە باشەکەی یان خراپەکەی. منم لێرە شتێ ئاشکراکەم یەکێ لەو قسە ناڕاستانەی ئەتوانین بڵێن یەکێ لەو درۆ گەورانەی کە کراوە ئەوەیە ئەڵێن یەکێ لە هۆکارەکانی قەیرانی دارایی شەڕی مووسڵە شەڕی داعشە بەگشتی نەخێوانی لە مانگی حوتی 2004ەوە تاوەکو ئێستا 4 کێڵگەی گەورەی نەوت دەستی بەسەراگیراوە بەتمە عینزالە هاڤانە بای حەسەن تا ئێستا نزیکەی بای 10 ملیار دۆلار نەوتی تیا فرۆشاوە هەموو مەسروفاتی پێشمەرگە لەم 2 ساڵا جگە لە موچە چکە موچە پێش شەڕی داعشیش پێشمەرگەر مەعاشێ بۆ باشتریش بۆ لەوەی ئێستا ناگاتە ملیارێ دۆلار واتە تۆ بەهۆی شەڕی داعش 9 ملیار دۆلار دەستکەوتووە ئەمە عملیەکی ڕاضیاتیەت زۆر بە ئاسانیە توانی حسابی بکەین ئەمە وەرگیرێتەوە بەڵام بەداخەوە ئەمە 1500 پێشمەرگەمان خوێنی بەخت کرد بەڵام ئایا ئەو 9 ملیار دۆلاری کە دەستکەوت بۆ کەسوکاری پێشمەرگەکان بوو یا بۆ گیرفان و دابەشکردن بوو پێگومان ڕوونە بۆ چێ بوو بۆ کەسکاری پێشمەرگەکان نەبوو بۆ خوێنی شەیدەکانمان نەبوو ئێستش بۆ خوێنی شەیدەکانمان نابێت لە سای ئەم دەسەڵاتە فاسیدە فاشی لە فاسیقا ئێمە تووشی مەزەقێکی گەورە بوو و مەزەقێکی زۆر و ناخۆشێکی زۆر گەورەتر لە پێشمانە من حەزەکەم ڕوونی کەمەوە سوان بۆ زانینە بە تەمان دوای موچەی ئەم مانگە ئەگەر تەواو بێم چارەکە موچە تا کۆتایی ئەم ساڵ چارەکە موچەیەکی تر بن تەنها یەک چارەکە موچە بەتەمان نەوت نەدەنە خەڵک کە نەوت نادەیتە خەڵکەوە نەوت نامێنێ خەڵک پەلاماری کارەبادا بۆ گەرمکردنەوە ئەو کاتە خواست لەسەر کارەبا زیادەکە کارەباش نامێنێ و کەمە بێتەوە واتە موچەت نییە کارەبات نییە نەوتت نییە مەکتەب نییە قوتابخانە نییە نەخۆشخانە نییە دەوائید نییە خەدەمات نییە ئەمە ڕەشببینی نییە بەڵام واقعەکە ئینسانە بەبی خوێنتەوە قەرات کاک زۆران شتێکی باس کرد بۆ زانینە ئەم کابرا ئەم بەڵا کە ناوی ئاشتی ئەورامیە باوەڕکە ئەوەی ئاشتی ئەورامی بەسەر کوردیا هێنا بەسەر بە شەریەتانە هاتووە چۆن لە ڕووی دارایی و ئابوووریەوە هات درۆیەکی گەورەی کردوتی من نەوتی زۆرتان بۆ بەرهەمەهێنم ئەسڵ و ئەساسی نییە بۆ معلوماتە 8 ساڵە لە 2007 بۆ ئێسەوە بێتن 10 ساڵ ئەڵێ تا ئێستا بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان کە خۆیان بەرهەمیان هێنا ناگاتە 190,000 بەرمیل یعنی ئێستا ئەوەی کاریم کوردستان 190,000 ئێستا عەرز دەکەم هەمووی ئەو 550 ڕوا کاکەجیان سێسەی هی کەرکووکە کێڵگەی حازی حکومەتی عێراق بوون نزیکەی سەی هی خورمەڵەیە ئەوش هەر کێڵگەی حازی حکومەتی عێراق داگیریان کرد ئەمە دەسی بەساگیرە ئەوەی کە تۆ عەقدەکرد لەگەڵ کۆمپانیا و شیرینی وەرگرت و چی ئێستا ناگاتە 190,000 لە کاتێکە ئەم پیاوە ئەویت ملیۆنێکە 190,000 لەکوێ ملیۆنێک لەکوێ طبعاً بە تەقریر هەموویمان لایە بە تەقریر لامانەوە داوێتێ کاک مەسعود داوێتێ پەرلەمان داوێتێ سەرۆکایەتی حکومەت چی ئێ باشە ئەوە سبەینێ بەغدا هات دۆخێکی دروست کرد ئەمە نەوتانەی بردەوە ئەم کێڵگانەی بردەوە کە ئێستا بەشێکی زۆری شیعەوا بیرەکاتەوە ماڵی شیعەوا بیرەکاتەوە تۆ بە 190,000 بەرمیل طبعاً 190 نیوێ بێ ببن بۆ خۆیان بە 80,000 بەرمیل ئەتوانی موچە و ژیانی خەڵک دابینکەی
یا بە سەرکزیەکی تۆ تەسلیمی بەخابی کە قبوڵی نییە کاکە گیان کە بە سەرکزیەکی تۆ قوس تەسلیمی بەخابی 2 ساڵە بۆ قوڕ کرد بەسەری ئەم خەڵکە هەریەمی کوردستانی بۆ کرد بە خاوەنی 27 میلیارد دلار تقریبا تا کۆتایی ساڵ 7 میلیارد دلاری بەس فەرمانبەران قەرزاری جگەلەوەی چەندێکی کۆمپانیا نێوتە جیهانەکان چەندێکی کۆمپانیا ناوخۆیەکان چەنی بانکەکان چەنی خەست دەرمان چەنی بەڵێنتەران بۆ هات کرد لێمان لەگەڵ بەغدا ڕێکە کەوتین و دەیان جار پێمان وتن کاکە گیان ئابووری سەربەخۆ قەراری لێ نادێت ئابووری سەربەخۆ دروست دەکرێت بەردبەردانی تا دروستێک ئەمان نا هاتن بە کۆمەڵە تەقریری غەڵەت و درۆ ملیۆنێ بەرمیل نەوت بەرهەمێنم ئەمە پارەکەیەتی ئاوا خەڵکیان ڕەزیل کرد خۆیان ڕسوا بوون خەڵکیان ڕسوا کرد خەڵک هەزاران کێشەی کۆمەڵایەتیان دروست کرد باکیشیان نییە زۆر ڕووقای من یەنە سەر شاشش قسەیەکەن هێشتا پەرلەمان داخن بەڵام ئەوەی لەمە کارە ساتردە بێدەنگی حیزبەکانە بێ هەڵوێستی حیزبەکانە تا شەڕی داعش و مووسڵ قوبوڵمانە بەڵام دوای شەڕی داعش دڵنیا بە پێش ئەوەی خەڵکی یەخەی پارتی بکرێ یەخەی گۆڕانەگرێ یەخەی کۆمەڵەگرێ یەخەی یەکگرتووەگرێ یەخەی یەکێتیەکرێ کە بەشێکیان شەریکە دزن ئەینا چۆن قبول یەکەم چۆن قبول یەکەم وا لە میلەتم بکرێت چۆن قبول یەکەم بە ڕقەمی غەڵە و بە تەقریری درۆ بە خواردنی بەس بۆ ئەوەی پارەی شیرینی نەوت وەرگرم لە کۆمپانیا بیخۆم و دابەشی کەم و تەقسیمی کەم ئەوام لەم میلەتە کرد ئەمانە ڕقەمن کاکە گیان فەرم و پێم بڵێ بەرهەمی کێڵگە نەوتیاریەکانی کوردستان چەند یعنی ئێستا بە بڕای تۆ ئەگەر عێراق کێڵگەکانی نەوتی کەرکووک کۆنتڕۆڵ بکات و ئێمە هیچمان هەرێمی کوردستان هیچمان 190,000 ئەمیش بەرەبەرەکەمەکە زانی بۆ بەرەبەرەکەمەکە تۆ ئەم شەریکانەی کە ئینتاجەکەن بۆ ئەوەی ئستمرارێتیان نەبێ بێ پارەیان بیتێ چونکە شتێکی پێوتێ مافی کۆمپانیا نەوتەکان کە پارەت نەدانێ ئینتاج ڕاگرێ تەق بۆ لە 160,000 گەشتووە بە 60,000 ئێستا بەرهەمی بەڵێ 60,000ەوەش کەمترە بێتەوە کۆمەڵە بیری زۆر تێک چووە ناتوانێت ئستسمای تێ بکەێت دزی و فزیەکی زۆریشی تێ هەر ئێستا نییە لەم کاتا پێشمەرگە شەید نابێ ئەمان دزیەکەن مەسەن موزەخەیەک ئەگەر بە 200 دلار بێ چکە ئەڕۆن ئەیکردن ئەنووسن لە وەستەکە لا ئەمە هەمووی نەنووسن 2,000 دلار مەسەن ئەمە بۆ شۆفلێ زیاترە بۆچی زیاترە لە پڕ 3-4 کەسێن دەسەگرن بەسەر ئالیەتەکانە یعنی ئەو ڕاوڕوتەی لە کوردستانە هەیە باجەکەی زۆر گەورەیە ئەم مەسوولانە خەیاڵیان خاوە پیان وابێ 25 ساڵە خەریکی دزین ئەتوان 25 ساڵی تر بەردەوام بن دڵنیا بە خەڵک لیان قبوڵ ناکە دڵنیا بە ئەو باوکە ئەمرێ بە هەموو هەرکەی ویستیان بە بلیت سواری بزنس ببن و بڕۆن لەکوێیان ویست کام جلیان ویست کام ئوتێلەیان ویست کام خانوویان کام سۆپەرمارکێتیان ویست بیکردن کام مڵکەیان ویست چەندین میلیارد دۆلاریان ویست بیانە دەرەوە میلەت بمرێنە ئەم میلەتە وشیارە ئەم میلەتە هەستی بە مەسئولیەت کردووە تا ئێستا قسەی خۆی نەکردووە ئەگەر نا ئێمەمانان من چاوەڕێ ناکەم دراوسێکم بمرێ لە برسا بەبەرچاومەوە چاوەڕێ ناکەم هاوڵاتیان و دەنگدەرانم بمرێن لە برسا بزە ئەچم لەسەر جادە لەگەڵ دراوسێکەمە ئەمرم دژی زوڵم و ستەم و دزی ئەم دەسەڵاتە فاشی لە فاسیدە فاسقا بەڵام ئێمە و ئەوان و دوای حربی مووسڵ سپاس دەکەم کاک سۆران بە بۆ چوونی بەڕێزژیت ینی دوای مووسڵ دۆخی دارایی هەرێم خراپتر دەبێت یاخود باز دۆکێک کە خەرجی مەسەلەن جەنگ کەمتر دەبێتەوە یعنی دۆخی دارایی هەرێم نابێ بەرەوە باشتر بڕوە دۆخی دارایی هەرێم قەت بەرەو باشتر ناڕوا هەتا ئەم حکومڕانە مافیا دزانە هەبن خۆ کێشەی هەرێمی کوردستانەوە نییە کە ناتوانێت خۆی بژێنێ کێشەی ئەوەیە کە نەعەدالەتی و گەندەڵی و دزی هەیە ئەمە کێشە سەرەکیەکەیە ئەگەر نا لە شەڕی داعشەوە کاگعەلی وتی ئەمانە دەستیان بەسەر چەندێن هەرێم نەوتی هەیە ئەوەندە نەوتیان زیادی کردو لەبەرەوەی دەستیان بەسەر کێڵگەکانە گرتووە برادێک لە نەوتی عینزالا فرۆشێ بە کەیفی خۆی کەس ناتوانێت قسەکە ئێستاش دەیفرۆشێ بەڵێ ئێستاژەی فرۆشێ باشە ڕەنگە ئینتاجی کەمی کردبێ ئێستاش ڕۆژانە 5,000 بۆ 7,000 بەرمیل نەوتی هەیەوەی فرۆشێ بۆ خۆی کەناڵی پێداناوە دۆخی دارایی هەرێم وەگوتم ئەگەر عێراق و لە دوایین بەیاننامەی وەزارەتی نەوتی عێراقی لە ماوەی ڕابردووە کاڵێ ئێمە پاش شەڕی مووسڵ کێڵگە نەوتیەکانی کەرکووک کۆنتڕۆڵەکەینەوە یا دەبێ ڕۆڵەی کورد لەو ناوچە کوردستانیانە و کەرکووک بدەنەوە بەشەر لەگەڵ حەشدی شعبی و سوپای عێراقی یا دەبێت تەسلیمی کەنەوە و دەشبێت تەسلیمی کەنەوە چونکە ئیتفاقیان هەیە و ناشتوانن تاسەر ئەم نەوتە بفرۆشن بیبەن
ئەگەر نا کاتێک مووسڵە گیرێتەوە حکوومەتی عێراقی بە ماوەیەکی زۆر کەم بۆریەکەی خۆی چاکە کاتەوە چونکە لە مووسڵەوە ڕات ڕابتە بێتەوە بە بەندەری جیهانەوە هیچ منەتی بە هەرێم نامێنێ کاتە نەوتی کەرکووک لەو ڕێ ئەو کاتە نەوتی کەرکووک پێویستی بە بۆریەکەی هەرێم نییە بۆریەکەی خۆی چاکە کاتەوە بۆیە ئەمانە چۆن بێباک بوون لە ژیانی خەڵک لە حکومڕانیا خەریکی تاڵانکردنی ئەم وڵاتە بوون بێباکن لەوەی دوای مووسڵیش تەنازولەکەن بۆ عەبادی تەنازولەکەن بۆ کوێ ئەیکەن لە پێناو ئەوەی کە ئەم عەیبە گەورەیان دەرنەکەوێ چونکە ئەوەی کە کاک عەلی وتی بۆ ئەم 2 ساڵە ئەم میلەتەیان وا لێ کرد لە پێناو دزی بەردەوامی دزی خۆیانە چکە بە بەهانەی ئەوەی عێراق بودجەی بڕیوین عێراق لە بەهانەیە بێ بەهانە بودجەی نەبڕیوە عێراق ئەڵێ تۆ نەوتی خۆ بفرۆشی نەوتی کەرکووکیش بفرۆشی منیش پارە لە نەوتی بەسرە بۆ بنێرم کاکە منیش بم ناینێرم عەبادیڵێ ئێوە نەوتی خۆتانە فرۆشن بڕۆن موچەی پێ بدەن ئێمە شەڕی ئەنبار و تکریت و شوێنی زۆرینەی داعشەکەین لە عێراقا نەوتی شەفرۆشین موچەشمان نەبڕیوە و ئەشیدەین خێرە ئێوە ناتوانن نەوتی هەرێمی کوردستان کە نزیکە لە 1 ملیۆنێک بەرمیل نەوت ئەی دزن ناتوانن موچە بدەن ئەی دزن بۆیە ناتوانن ئەوجا بۆ ئەمانە لەم 10 ساڵە ئەم هەموو کێڵگە نەوتیە ئەم هەموو کۆم 59 کێڵگەی نەوتیمان هەیە لە کوردستان تەنها سواتیوە کوردستان بەڵێ لە هەرێمی کوردستان هیچ وڵاتێک نییە کۆمپانیای جیهانی نەوتی نەبێ و لە هەرێمان نەبێ بەڵام بۆ ئێستا وایان کردووە هەموو سلێمانی بە گەرمیان 7,000 بەرمیل نەوتی هەیە ڕۆژانە بۆ ئاشتی هەورامی و سەرۆکی حکوومەت هەر نەوتێکیان دۆزیوەتەوە لەم سنوورە بیرەکانیان بە چیمەنتۆ پڕ کردوێتەوە بە کۆمپانیاکەیان وتوە لێی گەڕێ و خواحافیزێ بێ هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی نەیانویستوە لەم ناوچەیە تەتەوری نەوتی سنووری پارێزگای سلێمان و گەرمیان ئێستا سنووری سلێمانی بە تەقتەقەوە هەتا گەرمیان نەوتی حەسیرەکە 7,000 ڕۆژانە و ئەو بیرە نەوتانەی ئەو بیرە نەوتانەی دۆزراوەتەوە لە تاوکە ئەو بیرە نەوتانەی لەم سنوورە دۆزراونەتەوە هەر هەمووی سەبی چیمەنتۆی تێکراوە و کۆمپانیاکان پیانوتون تەواو دۆزیتەوە حەقەکەی و خواحافیز بۆ نەیانویستوە تەتەورکە ویستویانە ئەو نەوتانەی لە سنووری خۆیان لە هەولێر و لە دوهۆک دۆزیویانەتەوە بەس بەرهەمیان لێ دەرهێناوە حەقی کۆمپانیاکەیان نەداوە بۆ بە قەرز لەسەر ئەم میلەتە هەر نەوتیان لێوە دەرهێناوە لێسەندووە نەوتی تەقتەقیان تێکەڵ بە ئاو کردو و نەزەختیان لێ کردو و توانە دەی ئینتاج زیاکە کۆمپانیاکە تورکیە ئەڵێ پارەم بەرێ وەزارەتی سامانە سروشتیەکان من بیری تر لێ دەم ئینتاج زیاکەم پارەکەی ناداتیە ئەمانە بەس تاڵانیان کردووە بەس دزیویانە چونکە ئەزانن تەمەنیان کەمە لەم تاڵانکردنەی نەوتی هەرێمی کوردستانە تا سەر بۆیان ناڕوات دوای ژەڵێن هەرێمی کوردستان کاکە 250,000 ڕۆژانە بەرمیلی هەیە لە بودجەی عێراق بۆماندانێن و بودجەکەمان بۆ بنێرنەوە و ئەم 2 ساڵەکە ئەم تاڵانیان کردووە لە 2007ەوە کە شیرینی نەوتیان بردووە کە 9 ملیاری ئەو چەند ساڵی پێشویان بردووە 9 ملیاری نەوتی کەرکووکیشیان بردووە کەس نییە محاسەبەیان کە پەرلەمانیان بۆ پەک خستووە لە پرسێکی یاسایی پەکیان خست بەڵام گەورەترین دەستکەوتیان دەستکەوت کە کەس نەبوو محاسەبەیان کاولیان پرسێتەوە چاودێریان کا بە کەیفی خۆیان نەوتیان زۆر باش بەڵام سەرسەرەوەی مەسەرەن ئەگەر ئینتاجی سلێمانیش کەمی کردبێ بۆ نمونە 7,000 بێ ئەی لێرە شەر تەنکە ڕۆشن بەردەوام نییە نادیاری داهاتش ئەمە ئێمە باسیەکەین سنوورەکە نییە ئەمەی ئێمە باسیەکەین باشە وەزارەتی سامانە سروشتیەکان من بە ئیمزای ئاشتی هەورامی لامە هەموو مانگێ 3 ملیۆن بەرمیلی بەس بە تەنکەر ناردوو ئەگەر 7 ملیۆن 15 ملیۆن بەرمیلی بە بۆری فرۆشت بێ 3 ملیۆن بەرمیلیشی بە تەنکەر فرۆشتووە لە 15کە بەڵام ئەوە هەردیار نییە ئەوە هەر کەس نازانێت ئەچێتە بانقی کوردستان تاڵانی نەوت تەنار لە سنووری هەولێر و دۆکەیان لە سلێمانی و لە کەرکووکی شێ تاڵانی نەوت لە کەرکووک پارتی دەستی بەسەر 196 بیرە نەوتاگرتەوە کۆمپانیای کارەیبات کێ شەریکێتی من پێم وانییە بە تەنیا بیبە و بە تەنیاش نایبە ئەگەر نا وازەحە کێ شەریکێتی لە کەرکووک بەبێ یەکێتی نیشتیمانی لە کەرکووکە پارتی ناتوانێ 196 بیرە نەوت دەست بەسەرا بگرێ و بە تەنیا بیفرۆشیە مەحافزی کەرکووک بەرپرسیاری یەکەمە
بەرپرسیاری یەکەم محافظە کە ئەندامی مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانیە. پێ لە دوو سنوورەکە تاڵانی هەیە بەڵام ڕێژەکەی جیاوازە لەم لەداتی ناوخۆ لە کۆنتترۆلی نەوت کاکعلی ئیجازەی برادەی کۆنتترۆلی نەوت لە دەستی پارتیایە بەڵام لە دەستیایەتی لە دەستی کارێ و لانەکانی تر کاکە سەرۆکی حکوومەت کەسی یەکەمە لە پرۆسەی نەوتی و عقودی نەوتی کەسی دووەم ئاشتی هەورامیە کەسی سێمان نییە کەسی سێمان نییە جێگری ئاشتی هەورامی یەکێتیە جێگری ئاشتی هەورامی یەکێتیە بەس کەس نەیناسێ نەباسیەکە کۆنتترۆلی سەرەکی نەوت لای پارتیە بەڵام بەشی چێ ئەدا و چەند ئەدا ئەوە نازانین ئێمە ئەڵبەتەن لە ناو ئێمەنا لە ناو گۆڕاننا لە ناو لایەن ئەم دوانە نا لە لایەنەکانی تر بە تایبەت لە یەکێتی نیشتمان ئێمە نایزانین من کاک حەکیم ینی بە بەڵگەوە لامە بە بەڵگەوە لامە بە معلومات بە کاغەز بە ئیمزا بە هەموو شتێ پارتی بە اتفاقیان کە نەوتەکانی کەرکووکی دەست بەسەدا کرد بە اتفاق بەڵێ اتفاق کرا لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت وەزیری هین وەزیری سامانە سوشتەکان و سەرۆکی حکوومەت پارێزگای کەرکووک 14 ڕۆژ پێش ئەوەی کە کێڵگە نەوتەکانی ئاڤانە و بای حەسەن کاکە کێڵگەی نەوتی گەورە لە کوردستان ئاڤانە و بای حەسەن ئەو کانتری هیچ نیشتی بچووکن بە تەنیان نزیکەی 284,000 بەرمیل و کە دەسی بەساکیرا ێستا هەموو کوردستان بە کەرکووک وانش ئەوە گەورەکەیە ئەو جا 150کەی هینیە بە ڕیزبەندێکە بەو شێوەیە ئاڤانە و بای حەسەن نزیکەی 284,000 بەرمیل ئەو جایەتە خەباز و جەمبور و بابە گورگول نزیکەی 160,000 ئەو جاچێتە خوورمەڵە 100,000 ئیتر ئەمەکانتر شتی بچووکن 5,000 بەرمیل 10,000 شتی بچووکن بەڵام گەورەکە ئەوەیە زۆرترین نەوتمان هەرێم لە تاوکیایە کە لە منتخەی دووەکە لە تاوکی بەڵام لە هەرێمی کوردستانە جگە لەوانەی کەرکووک باسمان کرد ئەمانە پێش یعنی بە اتفاق کراوە با نەخۆمان بخەڵەتێنین نەخەڵک بخەڵەتێنین 14 ڕۆژ پێشەوەی دەستی بەسەرا گیرا ئەو چوار کاکەینە کە ناوم برە چوارکیان لە تورکیا بوون لەگەڵ ئەردۆگانە کۆبوونەتەوە ڕێکەوتنیان لەسەر کردووە و ڕۆژێک کە ڕێکەوتن کراوە ئاشتێورامی بە ڕۆیتەر زیوتووە کە بە نەوتی کەرکووکەوەی گێنینە ملیۆنی واتە ڕێکەوتمان کردووە بیگەێنین ئیتر باەکێتی نەڵێ ئاگامان لێ نییە دەی فەرمودا ئاگات لێ نیە ئێستا چاکیکە ئێستا چاکیکە نەچوە بچێ ئەمە وازەحە من 4 مانگە بەیاناتی فەرمی سامانە سروشتیەکانم لێڵێن لەم 4 مانگا تەنیا لەم 4 مانگا ئەڵێ 94 میلیۆن دلارم داوە بە پارێزگای کەرکووک و کۆمپانیای بەرەمێنەر کە کۆمپانیای بەرەمێنەر نییە لەوێ بە تایبەتی کێڵگەکانی خەباز و جەمبور و بابەگورک و کۆمپانیای نەوتی باکوورە بێزەحمەت کاک نەجمەدین کەریم ئەم 94 میلیۆن دلارە کوا کە ئاشتێورامی ئەڵێ پێم داوی سرف نەکراوە بۆ کەرکووک کاکە گیان سرف نەکراوە ئەم 94 شتێکی کەم سرف کراوە ئەگەر وەرن نەگرتووە فەرمو لەسەر شاشە بڵێ وەرم نەگرتووە ئەو بەیانات درۆیە ئەگەر وەرت گرتووە پارەکە کوا ئەگەر قسە ناکەی شەریکیت خۆیتە خۆ ئەم سێ ئەگەرەیە بەڵێنی مەسلەی داهاتی تەنکردنەوەتەکان لە هەردوو سنوورەکە هەر تاڵانی هەیە لە مەسلەی ئەم پرسە سەیکە عملیەکە چۆنە لە دوو سنوورەکە تاڵانی نیە عملیەکە سامانە سروشتەکانە کۆنتترۆڵەکە بەڵام ئایا سامانە سروشتەکان بە کێدا سەماحەداتە کێ چی کەم چی لە دەرەوەی ئەو ناچێ بەڕێوە یعنی لە دەرەوەی سامانە سروشتەکان ئەوەی کە کاکسۆران باسکە و عملیە ناچێ بەڕێوە بەڵام کێ بەشی هەیە کێ سەماحی پێدێت ئەوەی کاکسۆران تیکاکە ئێمە خۆ بەیان هەموو بەرهەمی نەوتی 2015مان بە تەفسیل لە چەنێ بە تەنکەرچووە پارەکەی دیار نییە هەموویمان لایە پارەی نەکتەن کردیانە پارەی بەرهەمە ناوتیەکانیش دیارنی خۆرتەن کرد نییە باشە من نەزام جاروایە ئەمە نەوتی خاو نییە چێتەوە نەوتی ڕەشە ئەمە مەسەن نەفتایە ئەمە کیرۆسینە ئەمە چییە ئەمە شەر پارەیە خۆ ینی بەرمیلێ نەوت ئەگەر 35 دلار بێ کاک حەکیم بیکە بە بەرهەمەکانی ئەو مشتەقاتەی کە باسم کرد 52 دلار ئەکرێتەوە واتە زیاتر 52 دلار ئەگرێتەوە واتە زیاترە باشە نەپارەی بەرهەمە نەوتیەکان دیارە ماڭانی پێشووتریش نەپارەی تەنکەر دیارەکە نەوتی خاوی پێڕوە پارەی بۆریەکەش نیوەی دیارنی مەسەلا ماگەڵە 198 میلیۆن دلار 190 مانگێتر 150 میلیۆن دلار دامە کۆمپانیا پێشوەخت پارەم لێوەرگرتووە ئەم کۆمپانیانەکێ ناو پێ ناڵێم نایڵێ ئەڵێ مەسەن 75 میلیۆن دلارم داوە بە کۆمپانیا بەرەمهێنەرەکانی کورسان کێ ناوی ناڵێ لە بەرەوەی بەشێکی زۆری بۆ کۆمپانیای کاری خۆیەتی ئەمانە یعنی من پێویست ناکات ڕقم بۆ خەڵک بڵێن ئەمانە فاسدە یعنی خەڵکی بینێ خەڵک ژیانی خۆی بینێ ژیانی ئەوانە بینێ حکوم ڕ یعنی خەڵک پێویستی بە ڕقم نییە کاکە گیان خەڵکە زانێت سەرۆکی حکوومەت خۆی فڕۆکەی خۆی هەیە هەمویان کەناڵی خۆیانیان هەیە لەولا ئەم کاکی تریش کەناڵی هەیە ئەویشتری کۆمپانیای گەورەی هەیە ئەو لایرکوێی وڵات سەفەری هەبوو ئەڕوا هەمویان خەریکی هۆڵیدەین خەڵک لە ساڵەکە 4 هۆڵیدەیەکامان هەموو مانگی ئەیکەن
یعنی هەمویان خەریکی کەیف و سەفان بۆ بە معاشە بە ملیۆنێ دیناری معاشەژین کە بەرچین معاش پەرلەمانتارە دوومان جارێ ملیۆنێک و 600,000 ئەواتە 800,000 بەرچین معاشم بە معاش نییە بە دزیە بە پارەی حرامە بە پارەی پێشمەرگەی شەیدە بە پارەی مناڵی هەتیوە بە پارەی کەسوکاری ئەنفالە بەڵام ئەوەی کە گرنگە جێی ئەسەفە من وام لات وەڵێم کاکەیەکی تش لەم حکومەتە نایەتە دەرەوە ئیتر بە زۆر نییە نایەوە شەریکە لەم حکومەتە بۆیە قبوڵیەتی ئەو سێ حزبەی جارانەوە پۆزیسیۆن بوون خەڵک چی بۆ نەکردن لەم سلێمانیان لە سا 7 خەڵک دەنگی بۆ داون لەم سلێمانیان لە سا 7 خەڵک دەنگی بۆ داون ئێسەش دڵنیان مەبادئتانە بێ ئەم لە سا 7 بووە لە سا 8 کاتی ئەوە نیە قسەیەکی جددی بکەن بەڵێ سپاس دەکەم دواتر قسەی لەسەر دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕین وڵاتان لەگەڵ مامنێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سۆران باس لەوە بکەین کە ئەوەی کاک عەلی باسی لێ کرد مەسەلەی ئەوەی کە یەک موچەیتر بدرێ بە خەڵک ینی بۆچی لەگەڵەوەی کە پاشەکەوتەکە کرا ئەم پاشەکەوتە هیچ لە قەیرانی دارایی نەگۆڕ ینی چۆن تا ئێستا مەسەلەن یەک موچەیتر بدرێ بە خەڵک ئەزانی چۆنە ئەمان طبعاً خەبیر و شارەزان لە درۆ و دزیە چۆن وعدیاندا خەڵک ڕوبعەموچە قبول کە هەمومان جێ لە کاتی خۆی دەیدەن ئێستا دەبوو ڕوبعەموچەی مانگی دەبدەن بە پێی درۆکەی خۆیان هێشتا ڕوبعەموچەی مانگی 8 2000 دۆری گرتووە باشە ڕوبعەموچەی مانگی 8 لە 20 دەیە 2000 دۆری گرتە بێ بە چەندێکی تر مانگی 8 ڕوبعەموچەی مانگی 8 تووشیان لە کۆبنەوەی ئەنجومەنی وزیانە ئەوتوانە توانە ناتوانین بیدەین و 2 ملیار و نیوی شەریکاتمان لاماوە نەوت پێشەکی پارەکەمان وەرگرت ئاخرم پارتەوەگرت چیتان لێ کرد کاکە ئێمە کە ئەم ساڵ ئەگەینە ئەم ساڵ کە ئەگەینە کۆتایی ساڵی 2016 ڕوبعەموچەی مانگی 9 ئەگەر تەواو بوو بێ بەڵێ ئێستا قسەر سەرۆ بکەینەوەی کە ئێستا چەند موچەن داوە بە خەڵک موچی تاو لە ساڵی 2016 ساڵی 2015 وازەحە چواری تەواویان برد 4 موچەیان بە کاملی موچەی کاملی فەرمانبەرانیان لایە باشە کە نزیکی 3 ملیار و نیو دۆلارەکە لە ساڵی 2016 هەتا ئەمڕۆ 8 موچەی وەزارەتی پێشمەرگەیان داوە 8 موچەی
بەشێکی وەزارەتی ناوخۆیان داوە بەڵام تربیە پەروەردەشیان دەست پێ کردووە 2 ڕۆژ مامۆستایانی ناوشار 2 ڕۆژ مامۆستایانی دەرەوەی شار بە هەفتەیەک وەزارەتێکیان داوە هەدەفیان چییە؟ لە کاتێکە مانگی نۆ پارەی نەوت کە بای 611 میلیۆن دۆلاریان فرۆشتووە بە قسەی خۆیان 327یان هێناوەتەوە تۆ پارەی نەوتی مانگی نۆ هێناوەتەوە ئەی بۆ نایدەی بە ڕوبع موچەی مانگی 327ەکە لە سادەی بۆ بانکی کوردستانە باشە ئەویش 27ەکەی ڕا 300 میلیۆن دۆلاری 32 میلیۆنی ڕۆ ساڵ چەند قازانجی کردو بانکی کوردستان بانکی لە هەموو موچەیەک لە هەموو ئەو پارەی کە چێتە ناوی $100 $100 کاچێتە بانکی کوردستان بە 116 یان 170 هەزاری شکێننەوە بۆ حکوومەت لە بازار 130,000 ئەمە هەر عملیەکی زۆر ئاسان و قازانجێکی خەیاڵی لەو پارەیەی کە ئەمریکا دەیدا بە پێشمەرگە باشە 50 میلیۆن دلار بەس لەوە 10 میلیۆن دلار قازانجە بن بەبێ هیچ بەس دەبەرەوەی دۆلارەکەکەن بە دینارە درێ بە پێشمەرگی قوڕبەسەر ئەمانە لە هەموو شتێکمانە دزی لە جووچکەکەن جووچکە چۆن دەجوچکە لە هەموو شتێکسە جووچکە نییە طبعاً بۆ معلوماتێ جگە لە کۆمپانیایەکی خۆیان ناڵن کەس جووچکە داخڵکە کۆمپانیای ترێتێڵێ ئەگەر من جووچکە بێرم ڕێم پێ بدەن داخلی کەم مریشکی 1950 بەڵام لەبەرەوەی احتیکاریە کۆمپانیا کیلۆ مریش 3000 4000 ینی لە هەموو شتێکە لە هەموو شتێکە بۆ ئێمە خۆش خەیاڵیە ڕقم لێدان و موچەیەت و موچەنایەت و ژیانی خەڵک هیچ پێویست ناکە باچی ژیانی خەڵکی چکەوەی سەیری ئەمەکەی سەر ژیانی خۆیە بینیە ژیانی ئەم مەسوولانەشە بینیە کاتی قەرارە ئەم حزبانە بێ ئێستا دراسە بکەن بۆ دوای حربی مووسڵ 10 ڕۆژی تر 20 ڕۆژی تر تۆزی ئەم حربەیە نیشێتەوە کە ڕەبتی بێمە نییە ئەچێتە ناو شەڕی مووسڵ و شەڕی شیعە و سوننە و کێ و تورکیا و کێ و هیچ ڕەبتی بێمەنی و ناش بە کوڕی خۆمان بنێنە ناو شارە بیدەین نەکوش چکە هەرکێ بڕاتەوە ناو شارە هاتنەوەی ڕەنگەکەمی ئەستان بێت ئەبێ ئیتر قسە بکرێ قسە ئایا ئەم حزبانە ئەمەیان قبوڵە ئەم دۆخەیان قبوڵە ئەگەر قبوڵیانە با ئێمەی خەڵکی کوردستان بزانین ئەگەریش قبوڵیان نییە ئەبێ قسە بکرێت چکە ینی ئەوەی کە کاکە باسمان کرد ینی ئەمانە خەڵک بە زەلیلی ئەکوژن خۆ کوشتنەوە نییە زۆر خۆشە یەک فیشک بنێن بەسەرتەوە بوو کوژن ئافرەتێکی هەتیوبار 14 مانگە 14 فلسیان نەداواپی نەک 14 مانگ دواکەوتووە هەر 14 مانگە هیچیان نەداواپی 3-4 مناڵی هەتیوی بەسەرەوەیە تو ویژدانتان تو ئیمانتان تو ئەخلاقتان تو ئەو خوای کە باوەڕیان پێنی ئەم دەسڵاتە بەچی بەقیوی بەچی بەقیو کاکەیەک ئافرەت نییە دوو نییە 100 نییە 1000 نییە تا بە هاوکاری و ئەوەشی پارەی پێ بوو پارەی پێ نەما هاوکاری خەڵکە دایان هەزارە کەم ئەندام یعنی بیر لە خواردنی پارەی مناڵێ بکەیتەوە کە زمانی نییە سەری نییە دەستی نییە چاوی نییە بیر لەوە کەیتەوە کە کوێرە نابینایە کورتە باڵایە چییە 14 مانگە 3,000-4,000یان پێداوە بەچی بژی بیر لە خواردنی پارەی مناڵی بێدایک و باوک کەیتەوە نەکاتی و نەدایکیە نە باوک پارەی ئەمانە ببڕیت ئایتر کاتێەوە نییە میلەتە ڕابچەڵەکێ قسەیەکی جدیکە لەسەر ئەم جۆرە لە حکومڕانی دایان جاروتومانە نەبێت ڕازی هەمومان یەکی لە تێکنانە خۆین و ڕازین بەڵام هەیە ئێمە دایان بەڵگەمان لایە کە چەندین میلیارد دۆلاریان بردۆتە دەرەوە باڵێ لە ئێستا لەم خێرا مستەمسەکمان لای دامانتە هەموو حزبەکانیش کاکە یعنی چەند میلیاریان بدۆتە دەرەوە هەر لە یەک دوو وەرەقا مستەمسەک لە دوو وەرەقا نەک زیاتر 13 میلیارد دۆلاری تیا لە ڕێگەی 5 بانکی هەرێمی کوردستان ئەم ساڵ هەر 5 بانکی هەرێمی کوردستان لە ساڵانی ناوەکانیشان داوە پێیان کاکە لای بۆ هیچ حزبێ تااقەتی هێشت بخوێنێتەوە ئەمانە بەشێک لەم حزب بەشێکیان طبعاً هەمووی ناڵێ بەشێکیان من دڵنیام دوای شەڕی هەڵوێستیانە بێ و چاوەڕێ هەڵوێستیشیان کەن بەڵام ئەندی حزب خەمیەوەیە چۆن ئەم تەکە تولکا و ئەم بێتە مەکتەبی سیاسی و ئەمیش چۆن کۆمپانیایە دانێ و فڵان بۆ ئەوە نەخانی هەیە ئەم بۆ نەیبێ و کوڕی فڵان بۆ هەیە و ئەم بۆ نەیبێ و ئەو چی لەو کەمترە و خەمی ئەمان کورە میلەت وەڵڵا فشیان بە میلەتیت بەشێکی زۆری ئەم مەسوولانە تاس عەسێ و چوار لە باخی ئەم و لە باخی و خەریکی کۆنکەن و یاری و مەشروب ینی زۆر گوناحە میلەتە بەڵام ئیتر یەکەم ئەم حزبانە بێ قسەی جدیانە بێ خەڵکیش ئەبێ پشتیوانی ئەو حزبانەکە قسەی جدیان دەبێت دوای ئەم قۆناغە
من وەکو گۆڕان بەڵێ گۆڕان دوای شەڕی مووسڵ و وە لە ئینی بێت ئاگاداری کۆمەڵیشم کۆمەڵی ئیسلامیش ڕەنگە قسەی جددی هەبێت یەکگرتو لەناو خۆیان دراسەیەەکە هیوادارمەوانیشیان بێت چونکە دوو ڕێگا هەیە دوو قین هەیە سێم نییە یان بەرەی میلەت یان بەرەی فەساد و دزی ینی بەرەی ناوەڕاست نەماوەی مەحاولەی دنیامان کرد کاکە لە پەرلەمانە و پیاوەیە زانێت دایان پرسیارمانە ڕاستەکەێت هەر من و پیاوات چەندین دۆسێمانداوە بە محکەمە 2 ساڵە یەک بەرپرسی گەورم پێ بڵێ محکەمە کرابێت بەس خۆتان محکەمە کراوە خۆمانەوە هیچ پێمان فێر بوون ینی هەر ڕۆژێ سکالایە وەرە بۆ محکەمە سکالایە وەرە بۆ محکەمە چی ئەڕۆین ڕێگە دروستەکەشەوەی بچی بۆ محکەمە و پیان وای ئەوان کە سکالا لەسەر ئێمە تۆمارەکەن ئێمە ئەوەسین و خەڵکی تریشە ترسێن بە بۆنە ئێمەوە ئەمە خۆشخەیاڵی خۆش باوەڕیە سکالا لەسەر ئەوانە تۆمارکەن کە دزیەکەن دزی عرز نەوت ئاسمان ینی شت نەما ئەمانە تاڵان مقدساتی وڵاتە نەما سوکاتی پێنەکەن بۆیە یعنی ئەوەی تۆزێک هەستی نیشتیمان پەروەریتیایە ئەبێ بەم دەسەڵاتە بڵێ ستۆپ مرۆڤی نیشتیمان پەروەر ئەوەیە دزی لە هاو نیشتیمانیەکانی نەکا ئەوە نییە هەموو ڕۆژە قسەی گەورە بە ناوی نەتەوایەتیەوە بە خەڵک بفرۆشێتەوە مرۆڤی نیشتیمان پەروەر ئەوەیە خەمی ئەو پێشمەرگانەی بێ کە لەم سلێمانیە سواڵیان کردووە لەم حافەزەوە بۆ ئەوەی پارە کۆکەنەوە شتێکی کەم هەر پێشمەرگێ بڕوا بۆ شەڕ 50,000 پێ بدرێ ئەمە شەرمەزاری نییە ئەمە ڕسوایی نییە پێشمەرگە بنێری بۆ مووسڵ بۆ شەڕی داعش 50,000 دینار لەم ئێستا لەو ڕۆژان دەکۆکراوە بەڵێ بەڵام خۆیان خەریکی قومارکردنن دایان بەرپرسیان لە یۆناان و لە تورکیا و لە لوبناان و لە کوێ و لە قوبرس سپاس دەکەم کاک سوران ئەگەر بینێ سەر ئەوەی کە خەڵک ومێدێکی بە مەسەلەی موچە هەبوو لە نێوان بەغداد و هەرێم ینی ئەو ڕێکەوتنی ئەوەی معلوماتان هەبێت دوایم شەڕی مووسڵ دەچێتە بواری جێبەجێکردنەوەیان هەرێم باشە ئیتفاقی لەسەر بکات هیچ ئیتفاقی لەسەر موچە نییە نەکراوە لەو سەردانی بۆ بەغداد نەخێرەوە درۆی ئەوانەیە کە دڵی خۆیان بەوە بەڵگەیەک نەکراوان دڵێن ئەوە درۆی ئەوانەیە کە ڕەگەڵی کاک مەسعود کەوتبوون و دڵی خۆیانی پێخۆشەکەن ئەگەر نا ئیتفاق بۆ شەڕی مووسڵە ئیتفاق بۆ ئەوەی ڕێگەم بدە حەشدی شعبی بێ بڕوا بەرەو مووسڵ ئەگەر نا لە بەرامبەر ڕێکەوتنە لە بەرامبەر خاکە ئەگەر نا فەرم و نەوتەکەی تەسلیم کە با پارەکە بات ئەمانە نەوت چۆن تەسلیمەکەن نەوت تەسلیمکردن یعنی کۆتاییێنان بە دزی بەڵام نەوتیش تەسلیمکەن ئەم 2 ساڵە دزیەی نەوتی کەرکووک و نەوتی هەرێم لەسەریان ماڵە و وەزارەتی سامانە سروشتیەکان تەنها لە دادگای نەزاهە 25 سکاڵای لەسرە دادگای نەزای عێراق هەرێمی کوردستان لە دادگای نەزای هەرێمی کوردستان 25 سکاڵا لەسەر وەزیر و وەزارەتی سامانە سروشتیەکانە لە خۆیەوە دەبێت بگیرێ هەتا زۆر کەسی تر ئەو وەزارەتی پێشمەرگەی کە ئێستا بەشێک لە تاجیرەکانی شەڕ سنگ دەرەپەڕێننە لە شەڕمان کردووە لەسەر دزینی چەک لەسەر کڕینی چەک و دزی بە ناوی کڕینی چەکەوە بۆ پێشمەرگە هەمویان ئەمری گرتنیان هەیە و بەشێ لە برادەرانی گونێ خۆڵەکە دەبێت لە سجن نابن نەگەێسە بڕۆن سنگ دەرپەڕێنن ئەوانە چەکی وڵاتانیان دزیوە لە کڕینی چەکە دزیان کردووە لەگەڵ داعش تیجارەتیان کردووە نەوتیان فرۆشتەوە بۆیە نیشتیمان پەروەری بە ئێمە نەفرۆشتەوە ئەوانە خائینن بەڵێ ئەوانە ئێستا گەورەترین مەلەفی دزی وەزارەتی پێشمەرگە و بەشێکی زۆر لەو فەرماندانەی ئێساڵن لە بەرەکانی شەڕین دەبێت بگیرێن فەرمانی گرتنیان هەیە لیوایتیایە ئەمانە دزیان لە کڕینی چەکا کردووە هەمویان پێیان بوون کاک ئازانی ئەو دزیەی بە ناوی پێشمەرگەوە ئاکرێ هەر ئەو دزیەیە بەقەت ئەوەیە لە نەوتە ئاکرێ تەسەورەکەی لە کڕینی چەکە چ کارە ساتێ دروست بووە چ دزیەکی گەورە هەیە چه فەزاحەتێگەیە پێشمەرگەی قوربەسەریش مشک لە سەنگەرەکە خەریکای خوا نانی نییە لە ماڵەوە مناڵەکەی شیری نییە مەکتەبی مناڵەکەی نەکراوەتەوە کرێی چەند مانگی هاتووەتە سەر ئەم شەو لە خازرەوە تەلەفۆن بۆ منەکەن تخوا کاک سۆران 50,000 پێداین بزانن ئەمە هیچ لیان نەدزیبین دەرکەوە ئەمە محافزی سلێمانی سوالی بۆ کردوون وتویانە ناکرێ هەر پێشمەرگێ بچێ بۆ بەرەکانی شەڕ دیناری پێ نەبێ ئەمە شەڕی پێیەکەن ئەمە زانی چی کردووە خوێنی خۆی ڕشتووە مناڵەکانی لەگەڵ هاوسەرەکەی شوێنیان نییە و ئەوان نەوتە دزن لەم کاتا دزیەکە زۆر باشە کاتمەکەمەوە سەبەر ئەو لیژنەیە کە پێکێنراوە لە پەرلەمانی عێراق کەندێگەندامی کوردیا پێ دوایە نەتیجەی نابێت ئەو راپۆرتێکە نووسن ئەو قسانە ئێمە کردومانە هیوادارین تایە بێ کە بڵێن بەڵێ هەرێم نەوتی دزیوە و عێراقیش لە بەرامبەر ئەوە پارەی نەناردووە عێراق مقەسیرە پارەی نەناردووە بەڵام
ئەمانە دزیان لە نەوتی هەرێم کردووە بۆ میلەتەکەشیان نەبووە ئەگەر نەوتی هەرێم نەدراوە بە بەغا بۆ میلەت صرف کراوە ئێمە بەیانیە بین بە پێشمەرگە و ئەچین بەرامبەر بەغا بەڵام لەوانەیە ژوانیش بڵێ ئەو نیو موچە و هەژنی موچەی کە دراومە لە پارەی نەوت داومانە نەخێر لە پارەی و باڵقانە بۆ کە دەستکاریان درۆکەن ساڵی 2014 بە پارەی نەوت موچیان نەداوە بە پارەی خەڵک داوانە 12 تریلیۆن دیناریان لە بانقەکان دەرێنەوە ئەمانەی فلاسیان بە دنیا کردووە پارەی نەوتیان مۆڵ بردووەتە دەرەوە کاکەمانە هەرچیان پێ بڵێ یعنی نازان بتر چیان پێ بڵێ کاکەمانە مافیان ئەمانە دزن ئەمانە دزی نێودەوڵەتی شەریکیانە پشتیوانیانە بۆیە تا ئێستا ماونەتەوە ئەمە کارە ساتە گەورەکەیە بەڵام باڵێۆزخانە و قوسڵگەریە دیفاعیان لێ هۆکارەکەشی ئەوەیە کە بەشدارن لە بزنسی ئەم وڵاتە بەشدارن لەو خێروبێرەی کە بۆ میلەتەکە نیە و ئەبرێتە دەرەوە خەڵکی تر لێ مستەفیدە زۆر باشە بەڵام کەگالی وا باش نیە کە ئێمە بەغداد اتفاقین لەسەر نەوت و بنەوتەکان پێ لە بەرامبەر پارە بنێرن کاکە گیان ئەم جارە اتفاقی بەغا و هەک جاران نییە مەعاشباتێ تۆ بە زەلیلیەچیتەوە بەردەم بەغا لەو پەڕی حاڵەت 450 میلیۆن دلار تەداتێ ئەمان دۆخێکیان دروست کردووە ئەوەنە گەندەڵیات یا 600 میلیۆن دلار یەوێ موچە تازە بەغاش وەک جاران تۆی قوبوڵ نییە چکە تۆ دەرکەوتۆ فاشلی هیچی پێ ناکرێ ئەچیتەوە بەردەمە ئەڵێ 550,000 بەرمیل نەوت مەدەیتێ کە ناتوان 550 بن باشە دوو لە سەدا حەفدەی مەسروفاتی عێراق دەدەمێ دوای خەرجی سیادی و حاکیمە لێکمانداتەوە 420 میلیۆن دلار ئەگەر نەوتیش گران پێ شتێکی بەڵێ سوپاس دەکەم زۆر سپاس بەوە دەبوونتان سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ